ئەگەر تەمەشا بکەین ئێستا بەڕاستی دەرونی دایک و باوکەکان هیلاکە ناڕەحەتن بەهۆی خراپی بارودۆخ و گوزەران و ناخۆشی و نەتوانین بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی منداڵەکەی لە ئێستادا دایک و باوک دەتوانن چ بکەن لە بۆ ئەوەی پەروەردەیەکی تەندروست منداڵەکانیان پەروەردە بکەن و نەوەکی تەندروست پێشکەش بە کۆمەلگا بکەن. پرسیارێکی زۆر جوانە هاوڕێزی تۆ لێرە ئەزانی بم پرسیارە وام لە یەکێک جیاوازی بکەین لە بینی ئەوەی کە وەکو خەدەماتی پەروەردەیی پێشکەشەکرێ و ئەوەی کە خێزان خۆی توانێ بە بڕوای من تا ئێستاش هاوڕێ عەزیز خێزان سەنگەری بەرگری سەرەکیە لە منداڵەکان و لە پەروەردەی منداڵەکان بە مەرجێک دایکان و باوکان من لە معاناتی دایکان و باوکان تێگەم خۆشەوە معاناتانم هەبووە بە مەرجێ ئەوانیش تۆزێ لە خۆیان ببورن کات بۆ مناڵەکان تەرخان بکەن ئەوەی کە قوتابخانە و پەروەردە پێی نابەخشێ لەنا ئەو منهەج و سیستەمەیە خۆیان بۆیان دابینکەن هەمومان نەتوانین کتێبخانەیەکی بچوو بۆ مناڵەکان دابینکەین هەمومان نەتوانین ئەلفوبێی باڵداریان لا خۆشەویستکەین هەمومان نەتوانین ئەو هەموو چیرۆک و بڵین داستان و شیعرانەی کە تەرجمەی زمانی کوردی کراون ناملکەی بچووک بچووکن بە نرخی زۆر هەرزان نەتوانی دابینیان کەی و بیخێ بەردەمی منداڵەکەت با لە ناو ماڵەکەیە هەست بکا کە فەزایەکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر ناتوانانی ژوورەکەی هەمووی بۆ ڕەنکەیت و یعنی بۆی بکەی بەهین خۆ ئەتوانی گۆشەیەکی بۆ بڕازیم بڵێ ئەمە شوێنی تۆیە ئەمە ماڵی تو ئەو لەو ماڵی خۆیان بیرەکاتەوە گرنگەوەیە کاتێک بڕەخسێنین لەگەڵ یانە جویان لێ بگرین و لە هەمان کاتشا کونجێکیان پێشکەشکەین کە ئەو هەست بکە ئەوە ماڵی خۆیەتی بۆی لەوێدا بیرکردنەوەکانی خۆی دروست بکات و لەوێدا لەگەڵ دنیای خۆیدا بژی و هەوڵ بدەین کەمترین ترس کەمترین کاتەکانی ئەخبار و شەڕەمە شیعری ئەحزاب و ئینتیخابات وانە تەلەڤیزۆن نەکەینەوە لەو کاتانەیە بۆی مناڵەکانمان زیانی پێنەگا بە زۆر شێوازە توانین منداڵەکان ئارام بکەینەوە بە زۆر شێوازە توانین یارمەتیان بین لە ناو ماڵ جگەرە نەشێشین بۆ نمونە شەڕەکانمان بەرینە ژوورێکی تر شوێنێکی تر نەک لە بەرچاوی ئەوانە یعنی ماڵی لا خۆشەویستکەی کەواتە خێزان سەنگەری پێشەوەی بەرگریە لە منداڵەکان سیستەمی پەروەردەوە ئەو بابەتانە بە قارەمانێتی دایک و باوچێک کە یەکگرتوون لەوەی ئەبێ یارمەتی منداڵەکان پەروەردەکردنی منداڵ بە دەرەجەیەک ئەرکی دایک و باوکە دواتر خوێندنگاکان و سیستەمی پەروەردە و قوتابخانەوە بەدڵنیاییەوە و ئەمەش ئەو گەورەیەیە ئەو شکۆیە کە بۆ مناڵ ئەمێنێتەوە لە دایک و باوچەوە و ئەمە ئەو شکۆیە کە دایک و باوک ئەتوانێت هەیبێ لە ئاز منداڵەکەیدا هیچ دایک و باوچێک ناتوانێت خۆی لەو بەرپرسیارەتە بە دوور بگرێ کە هەیەی بەرامبەر بە منداڵەکەی بەڵام هیچ دەستکەوتێکیش هیچ شکۆیەکیش لەوە بەرزتر نییە کە دایک و باوک لە ڕێگەی ڕەخسانی دنیایەکی تر بۆ منداڵەکەی هەروەکوتم کونجێکی بچکۆلە بۆی تەرخانی کە بۆی بڵێ ئەمەی تۆیە باشە کەواتە ئەتوانێ ئەو شکۆ گەورەیە بەدەست بێنێ و هەموو دایکان و باوکی ئێمە خێزانەکانی ئێمە لە ئێستاشە بایی ئەوەندە وشیاری و ئەگەر نەڵێن بەزەیی و ڕەحمیان هەیە بەڵام تێگەیشتنیان هەیە بۆی کە بتوانن کاتێک بۆ منداڵەکانیان تەرخانکەن و شوێنێکیان بدەنێ لە ماڵەکەیە بۆ ئەوەی ئەو هەست بە شوناسی خۆی بکە و وردە لەگەڵ خۆیدا بژی ئەوە زۆر گرنگە.